ماوەی 9 ڕۆژە پرۆسەی دابەشکردنی تەنیا 40 لتر بنزینی پاڵپشتی کراو بە نرخی 750 دینار لە شاری هەولێر دەستی پێکردووە، بەڵام شۆفێران بەهۆی کەمی بڕەکە و نادیاری کاتی داهاتووی وەرگرتن نیگەرانن. شۆفێرانی شاری هەولێر ئاماژە بەوە دەکەن کە ئەم بڕە دیاریکراوەی بۆیان تەرخان کراوە زۆر کەمە و تەنانەت بۆ پێداویستی چەند ڕۆژێکی کەمیش بەشیان ناکات. سلێتی زۆر کەمە. ئێستا ئەمەی داوامێ بەس لە شرکاتی ئەلیمە ئەگە بەش هەفتەم کە ئەگەر لە بەس لە بۆ شەریکی یانی ئەوەی دیکە چۆن دابین دەکەی؟ والله دیبسم تجاری والله بکەن زۆر گرانی تجاری زۆر گران بە زوان ناسای یعنی بکەیت یعنی بەڕاستی وەزعەکەەوە زۆر ناخۆشە بەڕاست یعنی بێزاوین بەو گرمە ساعتێک 2 ساعت یاڵە بڕۆی زازەوەگە لە شەریکاتی ئەلی زۆر ئیسحاز بەڕاستی کابرای سایق تەکسی لە 9 ڕۆژ یەک کۆبوون بەشی ناکە لەوانەیە کابرای سایق تەکسی ڕۆژەیە 15 20 سەرفکە بەزەم دوانە ڕۆژە 5 سەرفکە جاز لە کابرای سایق تەکسی جد هیوادارم چاوەکی بۆ وەزعی دابەخشینەوە ئەو خەڵکە ئەو هەندە سەڕای بەنزین نەگریت. بەهۆی ئەم کورتێنانە و نادیاری کاتی دابەشکردنی بنزینەکە شۆفێران بە ناچاری پەنا بۆ کڕینی بنزینی بازرگانی دەبن کە نرخەکەی لە بازاڕەکاندا بە شێوێکی بەرچاو بەرز بۆتەوە و چەند تێندەی نرخی پاڵپشتی کراوە. بەشێسی دەکە هێشتا تێم نەکردەوە یەکەمی چینە دێم دەستمەینەوەش لە سڕێمە ئەوە سعات 11 وەزعەکە چۆن دەڕۆ لەبارەی بنزینەوە وڵا کوبری خراپە لە کە وەزارەتی ڕاهاتیمە لە سڕێمە سعات 8 و نیو ها ئەوە 11 و 25 دقیقە هێشتا نەگەیشتمە بنزیخانێ. باشە هەفتانە چەند لتر بنزین بەکاردێن چەند لتر هەفتانت بە تەکسیات توێکم بە کۆستەریات توێکم بەخوا ئاوا وتی پێشێ و قەیرانەی تێم کردیا تێم لەبێ بنزینە لەمارێ ڕاگرتیا چ لتر بنزین چ لێ بکەم 9 ڕۆژ بە چ لتری بەڕێوە دەچی نا بەخوای گەورە بەڕێوە ناچی ئەگە ئیشە پێینەکەی لەمارێ سورفەچی لێ دێک بەسی 2 ڕۆژەکە ئەگەر ئیش هەبێ بەشی ڕۆژێکەکە بەس بۆ 2 ڕۆژ هەتا ڕادێک باشە بەستاوە بە هەفتەیەک یەک کۆبوون دەدە ناوەڵا یان دەبێ ڕای بگریم یان دەبێ ئەو حالەتە ئەو هەستان ناگری بەڕاست یان دەبێ سیارەکە ڕاگری خەڵێکە. ئەم قەیرانی سوتەمەنیە بەرۆشی دانیشتوانی پایتەختی هەرێمی کوردستانی گرتووە. بارگرانی زۆری بۆ شۆفێران و هاوڵاتیان دروست بووە بە پێی بەدوادەچوونەکان لە ماوەی 9 ڕۆژی ڕابردوودا تەنیا یەک جار و بە بڕی 40 لتر بنزین بە نرخی 750 دینار بەسەر شۆفێراندا دابەش کراوە. تاکو ئێستاش لایەنی پەیوەندیدار هیچ جوادەیەکیان بۆ دەستپێکردنەوەی گەڕی دووەمی دابەشکردنی ئەو بڕە سوتەمەنیە دیاری نەکردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.